ژمارەیەک ڕۆشنبیر و کەسایەتی دیاری عێراق ئەمڕۆ لە بەغدای پایتەخت کۆنگرەی سەکۆی ئەلکترۆنی بۆ دەستنیشانکردنی حکومەتی ڕزگاری نیشتمانی ڕاگەیاندرا. وەک سەرپەرشتیارانی ئەم بیرۆکەیە دەڵێن هەنگاوێکە بۆ گۆڕینی سیستمی حکومڕانی بە بەشداریکردنی هەمووان. المنهج الأول والأخير أن نأتي بحكومة بعيدة عن المحاصصة المقيتة. لە سەرەتا و کۆتاییدا دەمانەوێت حکوومەتێکی دوو لە پشک پشکێنە هەبێت و حکوومەتێک بهێنینەکایەوە کە هەڵقوڵاوی ناو خەڵک بێت بۆ ئەوەی لە داهاتوودا بتوانێت بەرپرسیارەتی هەڵبگرێت نەگا وڵاتیان و لایەنەکان. هاوکات بۆ ئەوەی دووریش بین لە خۆپیشاندان و ئاژاوەگێڕی کە لە ئێستادا لە شەقامی عێراقی هەیە. پێم وایە تەنها ڕێگا چارە لە پێشگەل و لایەنە سیاسیەکان ئەوەیە کە حکوومەتێکی سربەخۆ بێتەکایەوە. ئەوەش دروست نابێت گەر خەڵکی عێراق لە دەسەڵاتدا بەشداری نەکات. الساحة العراقية. بالتالي أعتقد وأعتبر أنه الحل الوحيد أمام الشعب العراقي وأمام القوى السياسية أن يأتون بحكومة مستقلة، والحكومة المستقلة لا تأتي إلا بإشراك المواطن العراقي بشكل مباشر. لەڕێم سەکۆیەوە هاوڵاتیان سەرپشک دەکات لە بەشداریکردن لە بەڕێوەبردننی هەر دەستگایەکی حکوومەت بەمەرجێک لەلایەن لیژنەیەکی تایبەتەوە هەڵبژێرێن. ئەمانەوێت تاکی عراقی هاوبەش بێت لەگەڵ ئێمەدا ئەگەر بێت و ئێمە بتوانین سەرکەوتوو بین. ئەوە نییە ئێمە وەکو حیزبەکانی پێش و وەکو لایەنەکانی پێش و تەجروبەی حکوومەت بکەینەوە. ئەمانەیە حکوومەتێکی نوێ کە پێکهاتەی هەموو نەتەوەکان بێت و لە ناو خەڵکەوە بێت و هەر بۆ خەڵکیش بێت و خزمەتی هەموو چین و توێژەکانی عراق بکات. هذه المنصة التي تستقبل ترشيحات من يشعر بأن لديه الرغبة والكفاءة. ئەم سەکۆیە پێشوازی لە خۆکاندیدکردن دەکات بۆ ئەوانەی کە خاوەن ئەزمونن و توانان هەیە لە هاوبەشیکردن لە بەڕێوەبردنی دەستگاکانی دەوڵەت لە دوای پشتیوانیکردنی گەورەترین فراکسیۆنی پەرلەمان. پێم وایە هەنگاوێکی ئەرێنیە و هەنگاوێکیش دەبێت بۆ گۆڕانکاری و پێکهێنانی کابینەی حکوومەتێکی بەهێز. قوية هي التي تدعم من كتلة برلمانية قوية. کۆنگرەی سەکۆی ئەلکترۆنی بۆ دەستنیشانکردنی حکومەتی ڕزگاری نیشتیمانی هەنگاوێکە بۆ ڕاکێشانی هاوڵاتیان لە بەشداری پێکردن وەکو هاوبەشێکی سەرەکی کار بکەن بۆ باشکردنی سیستمی حکومڕانی لە عێراقدا. بێستون سەلام، کورسات نیوز، بەغدا.